زیندانیانی چاکسازی گەورانی سلێمانی و کەسوکاریان باس لەوە دەکەن کە ڕێگا نادرێت جگە لە کەسی پلەیەک هیچ کەسێک سەردانی زیندانیەکان بکات. ئەمە ژبارێکی دەرونی خراپی لە سەر زیندانیەکان دروست کردووە. وەڵی وەزەمان زۆر خراپەوە بۆ نەی سەردانیکردنمانەوە ڕۆژانی مواجە. کێشەکەمان ئەوەیە نایەڵن هیچ جگە لە دایک و باوک خوشک و برا زیاتر هیچ کەس بێ بۆ لامان نەمام نە ئامۆزان نە خاڵ نە خاڵۆزان نەپور نەپورزای. ڕێرێکیان دەرکردووە جگە لە برا و باوک دایک خوشک کەس ناتوانێت بچێتە لای زیندان. ئەمە بنیارێکی ئامۆزان ناتوانێت مامە ناتوانێت. یعنی خەڵکێکی زۆر کەس ناتوانێت سەردانیان بکە. یعنی تەواومان و بووم بێزار بووم. هەفتەی پێشوو 4 پێنج زیندانی لە بەیانی و حتا لێدۆنی و ڕۆگریاون لەبەرەوەی کەس نەیتوانێت بچێت سەردانیان بکە. سەبارەت بە سەردانیکردن لە بەرامبەردا وتەبێژی چاکسازی گەورانی سلێمانی ڕەتی دەکاتەوە کە تەنها کەسی پلەیەک بۆ بینینی زیندانیان بکرێنە ژوورەوە. بەڵام دەڵێت هەندێک ڕێکار هەیە کە دەبێت زیندانیەکە و کەسوکارەکەی بیگرنە بەر. سەبارەت بە سەردانیکردن بۆ لای سزادراوان لە نێو چاکسازی گەورانی سلێمانی ڕۆژانی دووشەممان بۆ خانمانە، ڕۆژانی چوارشەمان بۆ پیاوانە و بەپی یاسا و ڕێنمایەکان دەبێت کەسی تەنها پلەیەک سەردانی سزادراوکەواتە باوک دایک هاوسەر خوشک برا ئەمانە بە کەسی پلەیەک ئەژمێرن. بەڵام بەسپاسەوە بۆ بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانی بەڕێز کاک ڕای سۆران وەک هاوکاریەک بە پێ ڕێنمایەکی خۆی ئەو هاوکاری کردووە کە بۆی کە ئەو کەسوکارانی کە دێن بەتایبەت پلە دووەکان کە دێن بۆ لای سزادراوەکان مەحروم نەبن لە بینینیان لە ئەو ڕۆژانی مواجە دووشەمان و چوارشەمان واتە دووشەمان بۆ خانمان چوارشەمان بۆ پیاوان لە کاژمێر 11 بەدواوە کە کاتێک کەمێک با بڵێن سەردانیکەرەکان کەم بوونەوە لە دەرەوە لە دوای 11 ئەوان هاوکاری دەکرێن و دەچنە ژوورەوە بۆی سەردانی سزادراوەکانیان کەن. ئەمانە ئەگەر هات و سزادراوەکە خۆی عریزەیەک بات نووسرایە بکات داوا بکات کە هاوڕێیەکی یان ئامۆزایەکی یان خزمێکی دووری شێتی تەنانەت ئێوە سەردانێکی بکات ئەم ڕازیە بەو سەردانیکردە ئێمە هاوکاری دەکەین ئێمە کراویتە ژوورەوە. لە کاتی وەرگرتنی لێدوان لە وتەبێژی چاکسازی گەورانی سلێمانی کەسوکاری یەکێک لە زیندانەکان هات و گلەی لەوە کرد کە ڕێگەیان پێنەداوە سەردانی گیراوەکەیان بکات و گفتوگۆ لە نێوان فەرهاد قادر و ئەو هاوڵاتیا دروست بوو. تاڵونیەکە من حەت بە حیاتی ئەرم نەبینی ئەمە دووەم لێرە گیراوە من کوڕێکی خاڵم لێرە ژیراوە کوڕی خاڵە باشە باش لەسەر دەرمان و مەربانشە حکومەکەشی تاو بووە 14 حەودە بۆیە بەر بۆیە پارەکەشم بۆیە 450,000 ئێستا هاتوون بۆ ئێرە ئەمانە بەڕێزنەوە کە نەژوورەوانێ تێگەشتی ئەوەش ئەوازبی خۆدان ئێمە کراویتە ژوورەوە لێرە کراوەتە ژوورەوە لە یاڵێ کوڕی خاڵتە شمولی ناکە اینجا کوڕەکە دووەم جارێتی یان سێم جارێتی هیچ شتێکت پێیە کە بیسەلمێنی کوڕی خاڵتە هەوەیە پێ کەسەکەی خۆت ئەو کوڕە سزادراوە عریزەیەکیەوە بڵێ ئەم کوڕی خاڵم دێ بۆلام بابی بین ئەڵێ بە بەشی کۆمەڵایەتی موتور بۆی جەنابەت ئاگاداربی بۆی هاوڵاتیانیش هەر لەم کەناڵەی پەیامەوە بزانن هەر هاوڵاتیە کە یە بۆ ئێرە بۆ سەردان یەکەم ئەگەر کەسی پلە دوو پلە سێ بوو ئەبێت ئەو سزادراوە عریزەیە بنووسێ بۆی عریزەکەی ببڕێتە لای جەنابی بەڕێوەبەر بەڕێوەبەریش بەپی ئەوەی ئەگەر جەنابەت کەسی پلە دوو بووی هاوکاریە کرێت و ئەبینێت دوو لێرە جەنابی شکراویتە ژوورە بۆ بینین بەڵام لە ژوورەوە دیارە عریزەی نەبووە یان بە پێی ڕێنمایی نەبووە بۆیە نەوبینیوە بۆی جەنابە ئاگاداربی ئێمە عریزەی ئەو سزادراوە هەر کەسێکە بگاتە لای جەنابی بەڕێوەبەر بیسەلمێنە کە جەنابەت کەسی پلە دووی ئەوی لە دوای کاژمێر 11 هاوکاریە کرێ و ئەیبینی. بەپێی ئامارەکان زۆرینەی زیندانەکانی چاکسازی گەورانی سلێمانی بە تاوانی کوشتن و مادە هۆشبەرەکان دەستگیر کراون و زیندانەکانیش بەپێی تاوانەکانیان لە یەک جیا نەکراونەتەوە و سزادراوێکی مادەی هۆشبەر و سزادراوێکی تاوانێکی بچووکیش لە یەک زینداندان و لە ئێستادا ژمارەی زیندانەکانی چاکسازی گەورانی سلێمانی 1000 زیندانی تێپەڕاندووە. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.